وەشەویستەکەم ژیان سەر و یەرێ پایاوە مردووە. ئازراعەتەی کە ئینسان کەرۆش ئاسنعەتەیە یان ئابازرگانی و تیجارەتەی کە کەرۆش. قورئان و سنە و پێغەمبەری صلی الله عليه و آله وسلم فرە گرنگی پێی بابەتەیە دریان حتا وەشەویست فەرماوە ئەگەر تاجرێ و صادق بوو چەنی پێغەمبەرا حەشر کردیوە. صفاتی ئا کەسەی کە تاجرە بازاڕە فرێنێ هەر بە کوڵی بەعزیشە خزمەتانە باس. یەکەم کەسی موسڵمان دلێ بازاڕینە کەسێوە نییە کە غەش کەرۆنە و خیانەت کەرۆنە، کەسێوە نییە هەرچێوێ خەڵک گەرەکش بۆ پێی ژیانیش و پێی قوتیش ئێڵ شارش و هەتا گران بوو گرانی مۆزۆ بازار و قەت. وەشەویست فەرماوە لا يحتكر إلا خاطئ إلا کەسێوە هەڵە باز باسمێ مێ احتیکار کەرۆنەوە چی و بازاری کۆکەرەوە و ئەنێ گران بوو بەتابەتی واردەمەنی. باسە نەزانمێ خاطئ کەلیمەوە گولانێنە. خوا جەل جەلالوه القورئان نەفەرماوە إن فرعون وهامان وجنودهما كانوا خاطئين. فرعون وهامان وجندێکێت ئەنێ شۆنی شاکەوتێ بێنێ ئینە گر خاطئینە وشە خاطئی غەڵەت جایچانان بە چێوێ گولانە ماسریوە بەس ئەچی ئاەتی و فەرمودێنە چێوێ گەورەن گوناهێک گەوران ئی کەسە بێ چێ و بازاری کۆکەرەوە. اینجا قەسەمی درۆ قەد نەوەرە سەر و کەسابەتیش گرد و کەسابەتیشەنە خەری بۆنە خوای جەوێژ ڕازی کەرەوە تەسەوڕش شانە بۆ احتیساب حسابش کەرەوە سەر و خوای کە ئی کار و کەسابەتە کەرۆش پێناوە خوای نەکەرۆش و خوای جەوێژ ڕازی کەرۆن. مەبۆ بازرگانەکەش مەشغوڵش کەرەوە جە واجبەکەش خاص جێبەجێ کەرە. ئەشم کەسێەوە بۆ سەماحەتش بۆ بازاڕەنە کاتێ مسانۆ کاتێ وەرەشۆ بە سەماحەت و اینجا کۆتا چێ و خزمەتانە یۆنجە سنەتە فەرامۆشەکە سنەت و پێغەمبەرین صلی الله عليه وسلم بەس ویرمان شیێن جێبەجێش کەرمێ هیچ شێوێ نەسانی ئیلا بەدەستی ڕاست هەر چێوێ چڵوەرت بەدەستی ڕاست وەرەشش. ئەی سنەتەیەن چا سنەتە کە ئارۆنە کەمترین جێبەجێش کەرمێ بازاڕەنە فەرمایشتەنە پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم ئەمرەش پە نەکردن حتا ئەگە زەڕڵدا بە وەرانوەرەکە و زەڕەکەی بەدەستی ڕاستدە دەستی چەپ بەکار نەمارە هەر چێوێ علاگەوە مسانی دەستی چەپش پێ مەبەرە دەستی ڕاستش پێ بەرە بەرەکەتی ناچانێنە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرماوە. ئی سنەتە گەورە ڕەنگە قیامەتە نەپاس سنەتەیە نەجاتڵ بوو ئاسونەتێ جێبەجێکەرە عەرزم کردێن دێ گرد و ئیسلامی یاسانە یاسا و ئەسای ورەتەی دەستی ڕاستە دەستی ڕاست بەکارماری ئینە صفات و ئومەتۆ پێغەمبەرین صلی الله عليه وسلم. ئی صفەتی گرد ئەشم بازرگانی موسڵمان نەبا تاتاوە چێوەکەش پاش شێوازە ورەشۆ پا کەیفیەتە ورەشۆ کە ڕەب العالەمین چەنەش ڕازی بوو خۆی داوا وەنەکردمێ بەرەکەت وزە بازارما جە حرامەکەت لێ بازاری دوورێ مەوزۆ یا ئەکرەم الئەکرەمین.